سڵاو بۆ تۆ کاک دیلمانگیان، سوپاس بۆ تیوار کە ئەو دەرفەتەی ڕەخسان تاوەکو تیش بخەینە سەر بابەتی موچەی فەرمانبەران بۆ فەرمانبەرانی هەرێم گەیشتونەتە ئەو ئاستەی کە داوا بکەن حکوومەتی فیدراڵی موچە دابشکە. خۆی لە ڕاستی ئەم هەوڵە ئێستا نییە و تازە نییە، هەوڵەکە لە ساڵی 2016ەوە دەستی پێکرد. ئەو کاتەی کەوا بە عەمەلی سەلمێنرا کە هەرێمی کوردستان شکستی ئابووری سەر بەخۆی هێنا، شکستی ئەوەی هێنا بتوانێت خزمەتگوزاری پێشکەشکە، لەناو ئەوانەیش دەستی برد بۆ حساسترین مەلەف کە ئەویش لێبڕینی موچەی فەرمانبەرانە کە موچەی لە هەندێک حاڵەت تاکردە نیوە موچە و چارەکە موچە، جگەل لەوەی موچەی چەند مانگێک هەر نەدرا ئضافەتەن ئیلا ئەوەی کە ئەدرا موچەکە گەیشتە 45 ڕۆژ و 50 ڕۆژ. لە ئێستادا زیاتر لە 90 ڕۆژە یەک موچە دابشکراوە، کەواتە لە 50 ڕۆژیش تێپەڕیوە. بۆیە ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێم لە ئاستی داخوازیەکانی هاوڵاتیان و ئەو ئەرکەی بەرامبەر بە فەرمانبەران هەیەتی شکستی هێناوە. بۆیە هەموو دەسەڵاتێک لە کاتێکا کە نەتوانێت داخوازی ئەساسیەکانی خەڵک و فەرمانبەران جێبەجێ بکە، ئەوە بە حکوومەتێکی مفلیس ناوزە دەکرێت و پێویستە هەڵبۆشێتەوە تاوەکو حکوومەتێکی تر لە شوێنی دروستە بێ و بتوانێت داخوازیەکانی هاوڵاتیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان لە ئەنجامی ئەو ناپابندبوونەی، ئەو ناشەفافیەتەی، ئەو ناعەدالەتیەی، ئەو نەبوونی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە هەتاوەکو ئێستا کە 2023 واتە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵ وای کردووە کە هاوڵاتی متمانەی نەمێنێ بە حکوومەتی هەرێم، متمانەی نەمێنێ بە ئەدایی، متمانەی نەمێنێ بە چاکسازی، متمانەی نەمێنێ بە یاساکانی، متمانەی نەمێنێ بە شەفافیەتی، متمانەی نەمێنێ بە چارەسەرکردی گەندەڵی. بۆیە لە بەرامبەر ئەمەدا سەرچاوەیەکی دیکە هەیە یا لایەنێکی دیکە هەیە. ڕاستە گەندەڵی تا سەر ئێسقان هەیە، بە شێوەیەک لە شێوەکان نەعەدالەتێکی زۆر هەیە، حکوومەتێکی حزبی و محەسەساتی لە حکوومەتی فیدراڵە پەیڕەوەکرێ. بەڵام مەسئلەی موچە لەوەتی لە دوای 2023 عێراق یەک مانگ دوان نەکەوتووە لە پێدانی موچەی فەرمانبەرانی لە خراپترین دۆخدا کە لە کاتی هاتنی داعشا بوو. حکوومەتی عێراقی لەو کاتەشە با بڵێن هیچ مانگێک لە مانگەکان نەکراوە و نەبووە کە چەند ڕۆژێک موچە دوابکەوێت. ئەمە وای کردووە کە هاوڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئاگاداری هەندێک مەلەف بوو بێ، بە تایبەتی تر مەسەلەن کۆمەڵێک خەڵک لە دایرە ئیتیحادیەکان، کۆمەڵێک خەڵک کە لە حکوومەتی عێراقی موچیان هەبووە، هیچ ڕۆژێک موچیان دوانەکەوێ. وای لێ هاتووە کە هاوڵاتی هەرێمی کوردستان پەنابەرێ بۆ حکوومەتی فیدراڵی کە داوای موچەکەی لەوێ بکات، چونکە ئەزانێ ئەو موچەی کە لەوێوە دێت کە بە مەبلەغە با بڵێن پارە دێت لێرە لە هەرێمی کوردستان، ئەوە زۆر وازەح لە دایرە ئیتیحادیەکانە جێبەجێ بوو، چونکە دایرە ئیتیحادیەکان موچەکانیان ڕاستەوخۆ مانگانە بۆ هات. بەڵام حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی ژمارەی ئەو فەرمانبەرانەی کە لە دایرە ئیتیحادیەکان بوون و موچیان لە بەغداوە بۆ هات، حکوومەتی هەرێمیش خۆی دوو هێندە فەرمانبەری لەو دایرانە تعین کرد بوو. وای لێ هاتبوو موچەی فەرمانبەرەکان کە ئەسڵین و لە سەر بە دایرە ئیتیحادی بەغدان نەئەدرا و بڕێک لە موچەکان دیار نەئەما و کەمی ئەکرد. بۆیە ئەم نامتمانەیە تەواو باڵی کێشاوە بەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان، چ لە ئاستی وەزیفیا بێ یا لە ئاستێکی دیکا بێ. بۆیە کاریگەری لێکەوتەی خراپی لێکەوتوتەوە کەوای کردووە هیچ جۆرە متمانەیەک نەمێنێ بە حکوومەتی هەرێم و داخوازی ئەوە بکەن. خاڵی دوو کۆمەڵێک فەرمانبەر لە هەرێم هەن یاخود با بڵێن ژمارەیەک موچەخۆر هەن لە هەرێم کە لە ناو سیستەمی داراییە مەشهورن بە بندیوارەکان و کادری حزبی کە ژمارەیان لە ناو موازنەی هەرێمدا زیاتر لە 500,000 تا 600,000 موچەخۆرە. ئەمە ژوای کردووە ئەو پارەی کە لە بەغداوە تەرخانەکرێ بەشی تەواوی فەرمانبەران نەکە. بۆیە هاوڵاتی ئەوێ ئەو پارە ڕاستە و خۆ
لە حکوومەتی اتحادی وە بێ بۆ خودی ئەوەی کە فەرمانبەرە و ئەرکی وەزیفی جێبەجێەکە یەک لەشکر بندیواری پارتی و یەکێتی و هێزە سیاسیەکانی دیکە لە ناو لیستی موچەدان ئەمە جگە لەوەی هێزە سەرباسیەکان سیخناخ کراون بە حرەسی بەرپرسان بە حیمایی بەرپرسان لە کاتێکە ئەوەی کە هەیە ئەو ژمارەی کە هەیە ژمارەی جیاوازە بۆ نمونە لە بایۆمەتریا باز لە 266 کات عنسوری عسکەری لە با بڵێن دەنگدانی تایبەت تا باسی 75,000 کرێ بەڵام پەرلەمانتاران و هەندێک سەرچاوە باز لە 400,000 کەسەکەن کە موچە وەرەگرێت لە وەزارەتی پێشمەرگە ئەمە ژوای کردووە داتاکان ئەو پارەی کە لە بەغداوە دێ نادرێت بە شایستە ئەوانەی کە شایستن ئەدرێ بەوانەی کە شایستن جگە لەوانەی کەوا کەوادری حیزبین بۆیە فەرمانبەر هەوڵەدا یا حەزی لەوەیە یا متمانەی بەوەیە ئەو موچەی کە لە بەغداوە دێ ڕاستەوخۆ بە ڕێگەیەک لە ڕێگەکان دابش بکرێ بەسەر فەرمانبەرە حەقیقەکاندا. سوپاس بۆ ئێوە.